مامۆستا ڕەسووڵی بێدەنی کە پیاوێکی عالی بخوا ناسە ئەفەرمێت کەعبە کەچ نابێ من بە کوردی ناوێ کوردستان بم پێی بڵێن واعیز بە تورکی بۆچی من تەکفیرەکە ئەڵێ کەعبە کەچ نابێ بابە کەعبە ناڕۆژێ من بڵێم کورد و کوردستانی ئیتر پێی بڵێن واعیز بە کابرای تورک کەعبە کەچ نابێ پێی بڵێن بە تورکی ئیتر من بۆ تەکفیرەکە لەسەر زمانی کوردیم کە فەرمانی خوایە عالمان و زانایانی ئێمە ئاوا بایەخیان داوە پێویستە لە ئێستەیشا دەسەڵات زانایان ئەدیبان و ڕۆشنبیران ئەم زبانی دایکە نێڵ نەبێ بچێتەوە بەڵام ئێستا سەیرەکەی مەداریسی بێگانە زۆر کرا لە وڵاتی ئێمە مەدرسەی تورکی مەدرسە ئینگلیزی کابرا هەر لە ڕەوزەوە ناڵەکەی خاتە بەر مەدرسەی تورکی و ئینگلیزی ئەزانم ئەوانەی کەوا لێکۆڵەرەون ئەوانەی کەوا فەیلسوف و شارەزان لە زبان ئەڵێن ئەگەر منداڵ لە منداڵیەوە خراوە بەر زبانی بێگانە زبانی دایکی خۆی لەبیر دەچێتەوە لە دوای 9 ساڵ 10 ساڵ 11 ساڵ ئینسان فێری زبانی گۆموسیان بێ باشترە چونکە زبانی دایک ئەبێ فێر بێ زبانی دایک پیرۆزە بەخشی پەروەردگارە ئەگەر تۆ مناڵەکە مەناکەی لەسەر ئەوە لای خوش تاوانباری و معلوماتە چونکە هەوڵت داوە نیشانە و دەسەڵاتی پەروەردگار کە ئیختلافی ئەلسینەیە تۆ لە ناوی بەری خۆشەویستان ئەمەش کارەساتە بەڕاستی هەموو گەلێک هەمیشە بایەخی بە زبانی خۆی داوە هەوڵی پارێزینەوە حتا ئاینی کردو بە سیاست ئاینی بەکارهێناوە لە پێناو بەرژەوەندی زبانی خۆیان کولتوری خۆیان عەرەبەکان بۆ نمونە تۆ سەیری تەعریفیانەکەی سەیری زبانیانەکەی خوێنیتەوە ڕقیان لە فارسەکان بووە بۆ نمونە حەدیثیان بەدەم پێغەمبەر هەڵواسیوە وتویانە لا تتكلم بالفارسية فإنه يورث النفاق في القلب قسە نەکەن بە فارسی پێغەمبەر فەرمێ قسە نەکەن بە فارسی چونکە ئەوەی بە فارسی قسەکا ئەوە ئەبێتە منافق یعنی نیفاق دەداشت ئەمە حەدیث نێ مەوزوعە بەڵام ئەوان مناسیان پێ فری و داوە غەڵەتان دیوانە خۆشەویستان ئەها دینیان کردووە بە قەڵغان بۆ پاراستنی زبانەکەی خۆیان یا وتوانە هەر کەسێک بە عەرەبی قسە نەکا کافرە و لە دین پێنەگەی بوو زبانی پێغەمبەر عەرەبیە زبانی ئەهلی بەیت عەرەبیە زبانێکی عەرەبیە یعنی ئەمانە کارەساتە ئەمانە هەمووی درۆیە بەدەم دین و بەدەم پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم حەزەتی سەلمانی فارسی فارس بوو بیلال حەبەشی بوو بوون بە خزمەتکاری پێغەمبەر دۆستی پێغەمبەر ئەبوو لەهەب مامەی پێغەمبەری خوایە جەهەنمیە سەلمان و بیلال بەهەشتین غەیری عەرەبیش وإمام عمر رضا رحمة خوای لەسەر بێ کاتە لە فەتحی مەدائین و جەلەولا و شەڕی قادسیەدا کە فەتحی بلادی فارسی کرد لە مەدائینە سەلمانی کرد بە والیەوێ ئیمامی عمر عاقڵ بوو ژیر بوو فەرمی سەلمان فارسەوانی فارسن با والی لە زبانی خۆیان بێ ئەمە جۆرێکە لە دەسەڵاتی ڕەهایی بە فارسەکان لە جەلەولادا کابانی کوردی دانا فەرمی با کابان کوردە و هاوزبانیانە ئەو بێتە والیان و دەسەڵاتداریان خۆشەویستان ئیسلام بەڕاستی ئەو زوڵمە ناکاتەوە ئەمڕۆ عەرەبەکان لە زبانەکانی تری ئەەکەن خۆشەویستان بۆ نمونە بە هەمان شێوە ئەم قسەیان ئەم کارەیان کە ئەیانەوێت زبانی عەرەبی بسەبێت بەسەر خەڵکیە بەسەر میلەتانی تری موسڵمانە قەیچێک کاتۆکو ئاین فێکی زبانی عەرەبی بە بەڵام زبانی کوردی تۆ لەبیر نەچێتەوە وادەست نەکەی ئەوەی عەرەبی نەزانێ ناڕۆتە بەر ئەوەی عەرەبی نەزانێ بەڕاستی دیندار نییە و هیچ گەلێک نابێت گاڵتە بە گەلێک تردا قسەکان کارەکان پێشەوانی سەر قورئان خوا فەرمێت یا ئەیها الذین آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا هیچ گەلێک گاڵتە بە کولتور و زبان و هیچ گەلێکی تر نەکا کێ ئەڵێ ئەو گەلە لەو گەلێک تر باشتر نییە لەم دوایە ئەوەندەی عەرەب دژی دین وەستا ئەوەندەی کورد و میلەتانی دەسەڵاتی دینان کرد بەڕاستی و دینان پێشتر دینان سەرتر خۆیان بەڕاستی لە دین دوور کەوتنەوە بڕۆ سەری کوراسی ئیسلامی کە سەری مێژووی کە هەمووی زانا و مجاهید و قائید ومانە و عالم و ڕەبانیەکان زۆربەی کورد دنیا میلەتانی تر خۆشەویستان کەواتە ئەوان هەوڵیان داوە بە دین زبانی خۆیان بچەسپێنن بە دین گەلانی تر بچۆسێنەوە بە دین زبانەکەی خۆیان سابت کەن و جێگرکەن و زبانی کوردی
فارسی تورکی هەموو شتەکان ناوە فارسی بە هەمان شێوە کاری کردووە بەدەم پێغەمبەرەوە بەدەم ئیمام عەلی درۆی کردووە تورکەکان هاوشێوەی عەرەبەکان لە دەسەڵاتی عوسمانیەکانە هەوڵیان داوە تورکی بکەنە زبانی گشتی جیهانی ئیسلامی خەڵکی زبانی مەسەلەی خۆی بچێتەوە ئێستەیش تورک ئەو تەعەسسوبەی هەیە لە هەموو وڵاتانە مەدرسەیە دانێەوە تورکی دەزەڵێتەوە یا بە تورکی و بە تورکی و ئینگلیزی سەیری ئەو تەعەسسوبەکە بە زبانی خۆی یعنی هەوڵەدا زبانەکەی خۆی سابت بکات بۆ نمونە شتێک گەڕێنەوە کاتی خۆی مەلایەکی تورک لەسەر مینبەر وتاری داوە مەلایەکی متەعەسسیبی تورکی وتبووی خەڵکینە ئەوەی تورکی نەزانی ناوەتە باش کابرایەکی پیلەپیاوی تورکی لەولا دەستی کردو بە گریان بە کوڵ هاوارێ کرد دوای وتارەوەمان وتیان کاکە مامە عادی مامە پیرە بۆ ئەگری بۆ تۆ تورکی و تورکی ئەزانی کاکە بۆ خۆم ناگری بۆ پێغەمبەر ئەگری پێغەمبەر تورکی نەزانی یعنی تۆ سەیرم کارە سادەکە ئەم کارە سادە تۆ وات لێبێ بڵێ ئەوەی تورکی نەزانی ناڕاتە باش وەکو عەرەبەکان ئەڵێن ئەوەی عەرەبی نەزانی ناڕاتە باش ئەمە خلافی نەقشی قورئانە خلافی دەسەڵاتی پەروەردگارە خوان وإختلاف ألسنتكم وألوانكم